گرفتەی ئێمە سۆنەرەکەی کەرکووکە سەیتەرەی چیمەن بڵین سۆنەرەکە 3 ساعات و ساعتی ئیسراحەتە 2 ساعت ئیسراحەتە بە کەیفی خۆیانە یەکەی جاری وایە کاتی ناخواردنە ئەلێ ئێمە نانەخۆین ئەم هەموو سیارەی وات و ئەیبینی یعنی نازانم بە هیچ شێ وەسفی ناکرێ جاری وا هەیە قەڵەباڵغێک هاگاتە قەرەنجیر گار لە قەرەنجیر دەرەچێ یعنی بەجددی ئەمە زوڵمە لەم خەڵکەیەگرێ بەم گەرمایە خەڵک بە 4 ساعات بە 5 ساعات بە 6 ساعات زەلامی تێ یعنی کەسی وای تێ بە تەمەنە یعنی بەجددی یعنی نازانم وەسف ناکرێت وەسف ناکرێت پێتان وایە ئەمە کێشەگرفتی بۆتان دروست کردووە؟ بەڵێ ئارە وەڵا چۆن کێشە گرفتی بۆمان دروست نەکردەوە برام ئێمە جاری وایە بەرەو جنوب دەرەچین لەولا داخلی بەوەغا بیت قەپاتێکە بەیانیان دخولی نییە لەم لاوە سەیتەرەکانی ترا پێیان ناگەی زۆر یعنی کێشەی بۆ ئێمە دروست کردو برام داواکاریتان چییە؟ وەڵڵاهی داواکاریەکەمان بەس ئەوەنێ داوامان لە هەر بەرپرسێ بێ هەر کەسێ بێ بەس بتوە یعنی بە شێوەیەکە ئاسایی چاکی بکە و مەمنونیە بین